مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق بڕیاری ناردنی 200 ملیارە مانگانەکەی وەک سلفا بۆ هەرێمی کوردستان داوە و لەم مانگەوە جێبەجێ دەکرێت. بەڵام وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان جارێکی دیکە بە لێبڕینی لە 121ەوە دەستی بە دابەشکردنی موچە کردووە. الشعب الكردي هو شعبنا. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق لە گفتوگویەکی تەلەڤیزۆنیدا لەگەڵ کەناڵی فەرمی عێراق سەبارەت بە پشکی هەرێم لە بودجە و ناردنی 200 ملیار دیناری مانگانە ڕایگەیاند. گەلی کورد گەلی ئێمن، ئێمە ئەو بڕەپارەی ڕەوانە دەکەین بەشە بودجەی هەرێم نییە، بەڵکو پێشینەیەکە بە مەبەستی دابینکردنی موچەی تەواوەتی فەرمانبەرانی هەرێم لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە. من غير معقول موظفي الإقليم يكونون بدون رواتب. لەو دیدارەدا کازمی و تشی ناکرێت فەرمانبەرانی هەرێم بێ موچە بنجەخت دەکەمەوە کە ئەمەی ئێمە ڕەوانەی دەکەین بودجە نییە و لەو بەشەی لە پشکی هەرێم بەریان دەکەوێت لە کاتی ژماردن و حیسابکردن لیان دەبڕدرێت. دوای ئەوەی دیوانی چاودێری فیدراڵی و دیوانی چاودێری دارایی هەرێم ئەو بابەتە یەکلایی دەکەنەوە لەبارەی پشکی هەرێم و ڕێککەوتنی بودجە. سەرۆکوەزیرانی عێراق ڕاشی گەیاند پرسی شایستە دارایەکانی هەرێم وەک بانگەشەی هەڵبژاردن بەکاردەهێنرێت و ئاشکراشی کرد کە هەوڵێک هەیە بۆ ئەوەی پارەکە بۆ هەرێمی کوردستان نەنێردرێت. هاوکات بە پێی سەرچاوەیەکی هەواڵ مستەفا کازمی واژووی لەسەر خەرجکردنی ئەو 200 ملیارە داوە کە پێشتر سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بڕیاری لەسەردا بوو. بەپێی ئەو سەرچاوەیە لە نزیکترین کاتیشدا پارەک دەگات بە دەستی حکوومەتی هەرێمی کوردستان. لە کاتێکدا حکوومەتی عێراق بڕیاری داوە بۆ ئەم مانگە ئەو بڕەپارەیە بنێرێت، بەڵام با بڕیارێکی حکوومەتی هەرێم با شێوەیەکی بەپەلە و پێچەوانی مانگی پێشوو کە بۆ ماوەی چەند ڕۆژێک موچە بە پاساوی کۆنەبوونەوەی داهات موچە دواکەوت، بڕیاردرا لە 25 مانگ ڕۆژی هێنی دەست بکرێت بە دابەشکردنی موچە، بەڵام بە هەمان ڕێکار و میکانیزمی مانگی پێشوو کە بڕینی لە 121 موچەی فەرمانبەرانە. ڕۆژی پێنجشەمە جوتیار عادل وتەبێژی حکوومەتی هەرێم ڕایگەیاند ڕۆژی هەینی موچەی وەزارەتی تەندروستی دابەش دەکرێت و دواتر موچەی وەزارەتی پێشمەرگە دابەش دەکرێت. دابەشکردنی موچە بە هەمان میکانیزمی مانگی پێشوو بە تەمویلی لە 179 دەبێت. بەو پێیە بڕیاری ناردنی 200 ملیار لەلایەن حکوومەتی عێراق و بەرزبوونەوەی نرخی نەوت بۆ سەروب 75 دۆلار و بەرزبوونەوەی بەهای دۆلار زیادبوونی داهاتی ناوخۆ هیچ کاریگەری و گۆڕانکارێکی لەسەر موچەی فەرمانبەرانی هەرێم دروست نەکردووە و وەک سەرەتای 2020 موچە بە هەمان ڕێژەی لێبڕین دابەش دەکرێت. ئەوەش لە کاتێکدایە کە حکوومەتی عێراق بۆ چارەسەرکردنی ئەو بۆشایی کە حکوومەتی هەرێم دەڵێت سلفا ڕەوانە دەکات. لە بەرامبەر ئەم بێباکی بەرپرسانی هەرێم ڕۆژی پێنجشەمە وەزیری دارایی حکوومەتی عێراق لە کۆبوونەوەی لەگەڵ لیژنەی دارایی ئەوەی ڕاگەیاندبوو کە بەپێی ئەو حیساباتەی کراوە هەرێمی کوردستان لە ماوەی 6 مانگی ڕابردوودا بڕی 630 میلیۆن دۆلار دەبێت بدات بە حکوومەتی ناوەند، بەڵام تا ئێستا ڕوون نییە کە حیسابی کۆتایی لە سوودی حکوومەتی هەرێم دەبێت یان لە بەرژەوەندی دەنگی ناڕازی ناردنی پشکی هەرێم لە بەغدا.